سەرەتا بەناوی کۆمیتەی ئازادی ئۆجەلانەوە بەخێرهاتی هەموو پارتولیانە سیاسیەکان دەکەن کەوانەی لە ئێرەدا ئامادەن هۆسپاسی هەموو کەناڵەکانی ڕاگەاندن دەکەن کە هاوکار و پشتیوانمان بوون. بەڕێزان وەکو ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا بە دەست پێشخەری کۆمیتەی ئازادی ئۆجەلان یاداشتێک یان داواکاریەکمان پێشکەش بە پارتولیانە سیاسیەکانی باشووری کوردستان کردووە کە مەبەست لە داواکاریەکە ئەوە بوو کە هەڵوێستێکی جدیمان هەبێت هەمومان بەیەکەوە هەڵوێست و کۆدەنگین لەسەر ئازادکردنی بیرمەندی گەلی کورد بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و بە خۆشحاڵیەوە زۆرێک لەو پارتولیانە سیاسیانە تاکو ئێستا وەڵامیان داوینێتەوە ئەوانیش لەگەڵ ئێمە هەڵوێست و هاودەنگن. هەڵبەتە پرسی ئازادکردنی بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پرسێکی کەسێتی نییە، پرسی نێتەوەیەکە، پرسی ئازادکردنی نێتەوەیەکە و ئێمە ئاگادارین کە لە 15 شوباتی 1999 پلانگێڕێکی نێودەوڵەتی چ لەسەر ئاستی هەرێمی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی دژ بە نێتەوەکەمانەوە بە تایبەتیش لەسەر بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان شڕکرایەوە و بۆیە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەو دەست پێشخەریەمان کرد وەکو کۆمیتەی ئازادی ئۆجەلان و من پێمان وایە ئەم پرسەی بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دژ بە نێتەوەی کوردە و دژ بە هەموو بەندەکانی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە و بۆیە ئێمە بە ئەرکی خۆمان دەزانین کە بتوانین هەمومان هەڵوێست و هاودەنگین لەسەر ئازادکردنی بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و من لێرەوە ڕایدەگەێنم وەکو کۆمیتەی ئازادی ئۆجەلانەوە داواکارم لە هەموو ئەو پارتولیانە سیاسانی کە تا ئێستاکە وەڵامیان نەوە و چاوەڕێ دەکەین وەڵام وەربگرینەوە و بۆ بەرچاوڕوونی بەڕێستان ئەم هەڵمەتە تەنها لە باشووری کوردستاندا ئەنجام نەدراوە بەڵکو لە هەر چوار بەشەی کوردستاندا ئەم هەڵمەتە هەیە و بە خۆشحاڵیەوە وەڵامی باشمان دەستکەوتوەوە. بۆ نمونە لە ڕۆژئاوای کوردستان زیاتر لە 26 پارتولیانی سیاسی هەڵوێست بن لەگەڵ ئێمە. لە باکووری کوردستان زیاتر لە 10 پارتی سیاسی هەڵوێستی خۆیان دەربڕێوە بۆ ئازادکردنی بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و لە ڕۆژهەڵاتی کوردستانش بە هەمان شێوە بەردەوامە و هیوادارین هەمومان بەیەکەوە هاوکۆک و هەڵوێست بین لەسەر ئەوەی کە بتوانین بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکەین. نامەی هاوبەشی حیزبەکان سەبارەت بە ئازادی دەست بەجێی بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. وەک دەزانرێت ئێستا 23 ساڵ بەسەر ئەو پیلانگێڕیان نێودەوڵەتیدا تێدەپەڕێت کەوا لە میانەیدا بە ڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە دەستگیر کرا و ڕادستی دەوڵەتی تورکیا کرایەوە. هەرێکێک لەو دەوڵەت و هێزانەی بەشداری ئەو پیلانگێڕێ بوون بەرژەوەندی سیاسی و ئابووری جیاواز و تایبەتیان هەبوو، بەڵام گشتیان لەوەدا کۆک و ڕێککەوتوو بوون کەوا لە میانەی ئەو پیلانگێڕێدا بتوانن ئیرادەی گەلی کوردستان و بزوتنەوە ئازادیەکەی تێک بشکێن و نەهێڵن بە مەفەڕەواکانی بگات. لە ماوەی ئەو 23 ساڵەدا بەڕێز ئۆجەلان لە دژوارترین دۆخی زیندانیدا ژیانی بەسەر بردووە، بەگەلێک شێواز و ڕێگە ئەشکەنجەدراوە و گۆشەگیری توندی بێوێنەی بەسەردا سەپێنراوە و راپۆرتەکانی کۆمیتەی پێشگرتن لە ئەشکەنجەی کۆنسەی ئەوروپاش ئەو ڕاستیانەی دووپات کردوێتەوە و دەستنیشانی کردووە کە دۆخێکی نائاسایی لە زیندانی ئیمراڵیدا هەیە. هەروەها کۆنسەی ئەوروپاش داوای ڕوونکردنەوە و زانیاری لەسەر دۆخی بەڕێز ئۆجەلان کردووە. ئێمە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کەوا تێکۆشانی بەڕێز ئۆجەلان و بزوتنەوەی ئازادی خوازی پەکەکە لە بنچینەدا تێکۆشانێکی بەرگری ڕەوا بووە و لە پێناو چارەسەرکردنی پرسی کورد بووە کە ئەمڕۆ بۆتە گرەی سەرەکی ناوچەکە و جیهان و تا ئەم پرسە چارەسەر نەکرێت کوردستان و ناوچەکەش ئاشتی و ئارامی بەخۆیەوە نابینێت. بەڕێز ئۆجەلان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا چەندین جار پرۆژەی ئاشتی و چارەسەری دیموکراتیانەی پێشکەش کردووە و چەندین دەستپێشخەری بۆ ئاگربەست و کۆتایهێنان بە توندوتیژی کردووە، بەڵام دەوڵەتی تورکیا لە بری وەڵامدانەوەی ئەرێنی ئەو پرۆژە دەستپێشخەریە ئاشتی خوازانەیە لەلایەکەوە گۆشەگیریەکی توندی لە ئیمراڵی سەپاندووە و هەموو مافێکی بەڕێز ئۆجەلانی پێشەل کردووە. لەلایەکی تریشەوە شەڕێکی سەرتاباگیری دژ بەگەلی کوردستان و
بزوتنەوە ئازادی خوازەکەی بەرپا کردەوە و دەیەوێت لە میانەی سیاسەتەکانی نکوڵیکردن و قڕکردن و توانەوە و کۆچبەرکردن و پارچەکردنی گەلی کورددا کۆتایی بە گەلی کورد و دۆزە ڕەواکەی بهێنێت. بەڵام ئەمڕۆ ئەو ڕاستیەتەوە ئاشکرا بووە کە ئازادی جەستەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەرکردنی دۆزی کورد و بەدیهێنانی ئاشتی و ئارامی لە تورکیا و ناوچەکە ئاوێتەی یەکتر بووە و بۆتە مەرجێکی سەرەکی بە یەکۆژیانی ئاشتیانەی گەلان. بۆ ئەمەش پێویست دەکات هەموو لایەک هەوڵ و پشتیوانی خۆی بۆ ئازادکردنی دەست بەجێی بەڕێز ئۆجەلان بدات. لەمڕۆوە خەڵکی باشووری کوردستان و پارتە لایەن سیاسەکان دەتوانن ڕۆڵێکی گرنگ ببینن لە ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەرکردنی پرسی کورد. بۆیە ئێمە وەک پارت و لایەنە سیاسەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لە میانەی ئەو لێدوانە هاوبەشەوە پشتیوانی خۆمان بۆ ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەردەبڕین کە ڕێگا لە بەردەم چارەسەرکردنی دۆزی کورد و سەقامگیری ئاشتی و ئارامی ناوچەکە دەکاتەوە. ناوی پارت و لایەنە سیاسەکان: حزبی زەحمەتکێشانی کوردستان، حزبی شووعی کوردستان، بزوتنەوەی گۆڕان، پارتی سۆسیال دموکراتی کوردستان، کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران، تاوگەری ئازادی کۆمەلگەی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، پارتی ئازادی و دیموکراتی ئێزیدیان، پارتی سەوزی کوردستان. زۆر سوپاس. Дальше